رادیوی دنجی گله. ئەم کاتتان باش بیسەرانی هێرجار لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. هێلین ئۆمید ئەندامی تەفگەری ئازادی کوردستان لە چاوپێکەوتنێک لەگەڵ کاناڵی تەلەڤیزیۆنی میدیا خەبەر تێشکی خستە سەر کارەکانی کۆمیسیۆنی دیموکراسی و خوشکوبرایەتی و پشتیوانی و ڕۆڵی ئاکەپە و لا پرۆسەکە و ڕێگەیان ئەو کۆمیسیۆنە با شێوەیەکی ترسنۆکانە درێژە بە کارەکانی دەدات. هەروەها دەشڵێت ئێمە ڕاستی ڕێبەراپۆ دەبینین و ئەگەر ئەمڕۆ دەتوانین باسی دیموکراسی ماف و کۆمەڵگا بکەین ئەوە لە ئەنجامی تێکۆشانی ڕێبەرۆجەلانە. دەشڵێت پێویستە کۆمیسیۆن ڕێبازێکی دروست نیشان بدات و وڵامی هەموو پرسیارەکان بداتەوە و پاکێجێکی یاسایش ئامادە بکە بۆ ئەوەی پرۆسەکە بەرەو پێشەوە بچێت. هەروەها دەشڵێت کۆمیسیۆن ناتوانێت با ڕێبازی ترسنۆکانە ئەرکەسەرەکیەکانی خۆی جێبەجێ بکە. کارەکانی کۆمیسیۆنەکە هێلین ئۆمید ڕایگەیان ئەو لایەنانەی کاپیویستە بە تایبەتی گویان لێ بگیردرێت کوردیش ڕێبەرۆجەلانیان وەک بەردەنگی دانوستانکاری خۆیان قبوڵە و لەبەر ئەم هۆکارە دەبێت سەرەتا کۆمیسیۆن گوێ لە ڕێبەرۆجەلان بگرێت چونکە ئەندازیاری پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ڕێبەرۆجەلانە. هێلین ئۆمید سەبارەت بە نزیکایەتی دەسەڵات لە پرۆسەکەش ڕایگەیان ئاکەپە سیاسەتێکی دووڕوویانە پەیڕەو دەکات و ئامانجی سەرەکیمان لە پێناو بەڕێوەبردننی پرۆسەکەدا ئازادی جەستەیی ڕێبەرئۆجەلانە و ئەوەی پێشنگایەتی ئەم پرۆسەیە دەکات ڕێبەرئۆجەلان. هەروە دەشڵێت ئێمە هەنگاوەکانمان ناوەکە ئەو هەنگاوانە کە لێمان داواکراوە ناومانە بەڵام دەوڵەت تا ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە. هەروەها دەشڵێت چونکە ڕێبەرئۆجەلان ئامادەیە بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک لە ڕێبەرئۆجەلان دەترسن و کۆمەڵگاش نیگەرانە لەوەی کە ئاکەپە پرۆسەکە تێک بدات. هێلین ئۆمید ئەندامی تەفگەری ئازادی کوردستان ڕاشی گەیان بۆ سەلامەتی پرۆسەکە پێویستە ڕێبەرئۆجەلان ئازاد بکرێت و وتیشی سەرەتا پێویستە ئەو گەمانە بەرامبەر با ڕێبەرئۆجەلان کۆتایی پێبێت. وتی ناکرێت جارجار کۆبوونەوە ئەنجام بدرێت و ناو بەناو گۆشەگیری سەر ئیمراڵی چرت بکرێتەوە. هەروەها دەشڵێت ئێمە ئێستا دەمانەوێت ڕێبەرئۆجەلان لا ڕووی جەستەییەوە ئازاد بێت و ئیمراڵی بەجێ بهێڵێت. داواش لە دەوڵەت باخچەلی دەکەن کە خاوەنداری لا بانگەوازەکەی خۆی بکات. هەروە دەشڵێت بانگەوازەکەی دەوڵەت باخچەلی ئەوە بوو کە ڕێگەیان با ئۆجەلان ئازاد بێت و لە دەم پارتی لە پەرلەمان سیاست بکە. ئەمەش هاوسەرۆکی کۆنگرەی گەل ڕەمزی کارتاڵ لە وتووێژێک لەگەڵ ئاژانسی ئەنەفا قسەی کرد و ڕێگەیان پێویستە دەوڵەت واز لە سیاسەتی نەکۆڵیکردن و لە ناوبردن بهێنێت و وتی ئازادی ڕێبەرئۆجەلان هێڵی سووری ئێمەیە. هەروە ڕەمزی کارتاڵ جەختی کردەوە ئازادی ڕێبەرئۆجەلان قبولکردنی پرسی گەلی کورد و دامەزراندنی کۆمەڵگەی سیاسی و دیموکراسیە. ئەساژەویش بۆی دەوڵەتێژی هەیە بۆ دەوڵەتێ دەبێ ئەم ئامادەن ئەمێگا بۆشن پێویستە هۆنج گاڵباشت لێژ بۆ گەل بۆ هێزێک دەموکراسی خەڵکی دەبێژە پێویستە ئەم چواقە دەموکراتیکەوە بکەن ئەم بەندا دەوڵەتێ نەسێکنی هەمبەر ویان ها کۆمیسیۆنێک لە پارلەمانت هەواڵێ گرینگە لێبەلێ گۆر پێنگاوێن ڕێبەرا بۆ حرەکەت هەمە یعنی بەرسیو نینە لێ ڕێبەراپۆ ژمە چ دخوازە ئەم پێویستە خەباتە خوا دەروی پارلەمەنتۆی مەزن بکەن خەباتە دەروی پارلەمەنتۆ خەباتە ناو پارلەمەنتۆ یعنی کۆمیسیۆن هەردوو تەمام بکە و گاف بێاویتن vê meselêda kêmasî heye kêmasî çi ye xebata avakirina rêya giştî ji bo ku ser komîsyonê ser xebatên komîsyon parlamentoyê bandor bike di warî da kêmasiyan pêwîst e mezin pêwîst e ev komîsyon li ser navê parlamentoyê guftugû bike dîsa hemû pêkhateyên hem Kurd hem Tirk hêzên demokrasî xas hemû layan lê belê eger em tenê
هیویا خبات کمیسیون بهلن اما نراسته پیوسته ام به دروا به خباتین جواک سیاست دموکراتیک مزن بکم که او باندارو که سر کمیسیونی خبات کمیسیونی بیشتر سر پارلمانتوی چون که خبات کمیسیونی خلاص به کمیسیون خباتی خود پیشکش پارلمانتوی که اوانا یه پارلمانتوی دا بندی خوش کرد اگر دروا رای بیشتی هندرو دروا پوزیتیف چه با آشتی دموکراسی او مترسی ناو جواکا ترکیه چه بیه دولت او سیاست فاشیست نگاتیو لهشمندیا جواکا رای بیشتی ترکیه دا باندورا که نگاتیو چه کریه خواتا جواکا دموکراتیک دکاره وانا بگرینه باندورا که پوزیتیف چه که او جیستر خواتا این پارلمانتوی دکاره خوب فرض فەرزەندە مۆنزۆر ئەندام لە دەستپێشخەری سووریا بۆ ئازادی ڕێبەرۆ جەلان لەگەڵ ئاژانسی هەواڵی فۆرات ئانەفا قسەی کرد و جەختی کردەوە کە بەردەوام دەبن لەسەر هەوڵەکانیان بۆ مسوگرکردنی ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلان و ئاماژەی بەوەش کرد کە دەبێت مافی هیوا بۆ ڕێبەرۆ جەلان بڕەخسێندرێت. مۆنزۆر سەرنجی خستە سەر بانگاوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆ جەلان و ئاماژەی بەوە کرد کە ڕێبەرۆ جەلان پاش 26 ساڵ گۆشەگیری بەو پەیامەی چارەسەرێکی هەمیشەی پرسی کوردی کردووە. ڕوا مۆنزۆر جەختی لەوە کردەوە کە دەبوایە لەگەڵ دەستپێکردنی پرۆسەکەدا ڕێبەرۆ جەلان ئازاد بکرایە و هەموو زیندانیانی سیاسیش لە زیندان ئازاد کرایەن. هەروەها دەشڵت ڕێبەرۆ جەلان ئازادی کارکردنی بۆ بەڕێوەبردنی پرۆسەکە بۆ بڕەخسێندرایە و دەبوایە دەوڵەتی تورکدانی بەوەدا بنایە کە پرسێک هەیە بە ناوی پرسی کوردەوە و هەنگاوەکانی چارەسەری بۆ پرسەکە بگرتایەتە بەر. مۆنزۆر دەستنیشانی کرد هۆکاری هەنگاو نێنانی دەوڵەتی تورک بۆ ئەو بابەتە ئەوەیە کە هێشتا لە تورکیادا پەرە بە سیاسەتی یەکنەتەوە و یەکلایەنە دەدرێت. مۆنزۆر هەروەها سەرنجیشی خستە سەر ئامانجی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان و جەختی لەوە کردەوە کە تا بە ئەنجام گەیاندنی هەڵمەتەکە کە مسوگرکردنی ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلانە لە کار و تێکۆشانەکانیان بەردەوام دەبن و لە کۆتاییشدا وتی هەڵمەتەکە بە هەموو ئامانجەکانیەوە درێژەی دەبێت و ئەنجام و خواستی هەڵمەتەکە دەنێردرێت بۆ سکرتێری نەتەوەی گرتوەکان و ئەنجومەنی ئوروپا و سیپیتی و ئەنجومەنەکانی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان و هەروە وەزارەتی دادی تورکیا. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگا یادی گەریلا بۆتیان ئامەدی کردەوە کە لە ساڵی 2019 لا دێرسیم شەهید بووە. هەپەگە ڕایگەاندووە بە ڕێزداریەوە یادی هاوڕێمان بۆتیان ئامەد دەکەینەوە کە لە ڕۆژی 23 ئابی ساڵی 2019 لە کاتی جێبەجێکردنی ئەرکی شۆڕشگێڕیدا لە ئەنجامی هێرشی دوژمندا شەهید بووە. هاوڕێمان لە پێناو ئەوەی کە ببێتە شایستی شەهیدان لە باکووری کوردستان لە ساتە هەرە سەختەکاندا ئەرکەکانی جێبەجێ کرد بە هاوڕێتی قوڵی بە بەشداری دروست و هەڵویستی ڕوونیەوە لەسەر هێڵی ئاپۆی لە هەموو ئاستێکدا گیانبازیەکی نمونەیی نیشاندا. هەروە هەپەگەڕای دەگەێنێت هاوڕێمان بە فیداکارێکی مەزنەوە لە دژی هەموو سەختیەکان وەستایەوە و بۆ پاراستنی هەبوونی ئازادی گەلەکەمان وەک قارەمانێکی گیانباز لا مێژووی تێکۆشانماندا ناوی خۆی تۆمار کرد. ڕاشی دەگەێنن هاوڕێمان بۆتیان بۆ پڕی جۆش و خۆشەویستیەوە تێکۆشانی ئازادی دەست پێ کرد و لە لوتکەی تێکۆشاندا شەهید بوو. هەپەگە ناسنامەی شەهیدی بەم شێوەیە خستووە تاڕ و بەرات نازلیجان ناسرااو بە بۆتیان ئامد لە داراهینی سەرباز چەولیک لە دایک بۆ ڕۆژی 23 ئابی 2019 لا دێرسیم شەهید بووە. هەروە هەپەگە سەرخۆشی لا بنەماڵی شەهید و گەلی کوردستان دەکات و بەڵێنی دووپات دەکاتەوە بۆ هەمیشە یادەوەری و ئامانجەکانی هاوڕێ بۆتیان ئامد لە تێکۆشاندا زیندوو ڕابگرێت. لە ناوەندی کۆمیتەی بنەماڵی شەهیدانی کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جودی لە مەخموور بە مەراسمێک یادی شەهید سەید ئەڤران و دەنیز بولدان و ئاسلان قامیشلو کە لە کات و شوێنی جیاوازدا شەهید بوون کرایەوە. مەراسیمەکە
باخولەکەی ڕێزلێنان لە یاد و یادەوەری شەهیدانی ڕێگەی ڕزگاری دەستی پێکرد و ئەندامی کۆمیتێ بنەماڵی شەهیدان حوسێن کارە قسەی کردو لە قسەکانیشیدا سەرنجی خستە سەر ڕەنجی شەهیدان لە تێکۆشانی ئازادی گێلی کورد وتی وەک خەڵکی مەخمور و بنەماڵی شەهیدان هەرگیز شەهیدانمان لە یاد ناکەین و بەڵێن دەدەین خوێن و ئامانجەکانیان گەێنین با سەرکەوتن. دوای وتارەکە بە سینەفێزیۆنێک تیژ خرایە سەر تێکۆشانی شەهیدەکان و مەراسمی یادکردنەوە با وتنەوەی دوورشم کۆتایی هات. ماوەی مانگێکە حکوومەتی هەرێمی کوردستان کۆن نەبوونەتەوە و چەند ڕۆژەکە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵاتن بە پێی بەدووادا چوونەکان. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەبەستی پێشکەنینی تەندروستی ماوەی چەند ڕۆژێکە لە نەمسایە و تا ئێستا نەگەڕاوەتەوە. هەروەها مەسرور بارزانیش ماوەی زیاتر لە 20 ڕۆژە بۆ پشوو لەگەڵ خێزانەکەی لە ئەمریکا. دانوستاندنی پاشنیوەڕۆی دوێنێ سێشەممە لە نێوان ئێران و سێ وڵاتی ئەوروپی بەشدا لە ڕێککەوتنامەی ئەتۆمی کە بە ئامادەبوونی نوێنەری یەکێتی ئەوروپاش بەڕێوەچوو بەبێ هیچ دەستکەوتێک کۆتایی پێهات. بە پێی ماڵپەڕی ئەکسیۆس سێ وڵاتی ئەڵمانیا، بریتانیا و فەڕەنسا هۆشداریان بە ئێران داوە ئەگەر تا ڕۆژی 9 ئۆکتۆبر لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی نەگاتە ڕێککەوتن یا دەستپێکردنی دانوستانێک کە دڵنیایی بداتە کۆمەڵگەی نێودەوڵەتی مەکانیزمی سناپەک بۆ گەڕانەوەی گەمار و نێودەوڵەتیەکان چالاک دەکەنەوە. بە گوێرە ئەو مەکانیزمە لایەنەکانی ڕێککەوتنامەی ئەتۆمی دەتوانن تەنها بە ناردنی نامەیەک بۆ ئەنجومەنی یاساییی نەتەوەی گرتوەکان سەبارەت بە پاپەند نەبوونی ئێران با ڕێککەوتنامەی ئەتۆمی سەرجەم گەمار و نێودەوڵەتیەکان و حەو بڕیارنامەی ئەنجومەنی ئاسایش لا دژی ئێران چالاک بکەنەوە. ڕوا کۆماری ئیسلامی ئێرانیش لا بەرامبەردا دەڵێ سێ وڵاتە ئەوروپیەکە هیچ چ لە بواری یاسایی و چ لە بواری ئەخلاقیەوە مافی ئەوەیان نییە کە ئەم مەکانیزمە چالاک بکەنەوە. لە ئەگەرەی چالاکردنەوەی مەکانیزمی سناپەک جیا لە گەڕانەوەی گەمار و نێودەوڵەتیەکان بڕیارنامەکانی ئەنجومەنی ئاسایشیش چالاک دەبنەوە کە بە گوێرەی یەکێک لەو بڕیارنامانە دۆسی ئێران دەخرێتە چوارچێوەی بەشی حوتمی جارنامەی نەتەوەی گرتوەکان و ئەوەش ڕێگەی دەستێوەردانی سەربازی بۆ یەکلاکردنەوەی دۆسی ئێران بە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەدات. سوپای پاسدارانی ئێران سەبارەت با ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ چەند چەکدارێک لە باشووری ڕۆژهەڵاتی ئێران و ژمارەی کوژراوەکان ڕاگەیاندراوێکیان بڵاو کردوێتەوە. لە ڕاگەیاندراوەکە داهاتوە هێزەکانیان لە شارەکانی ئیران شار خاش و سەراوان لە پارێزگای سیستان و بەلوچستان ڕوبەڕووی چەند چەکدارێک بوونەتەوە و لە ئەنجامدا 13 چەکدار کوژراون و 8 چەکداری دیکەش دەستگیر کراون. هەروە ئاماژە بۆش دەکەن کە دەست بە سەر چەندین تەقەمەنیدا گیراوە. ئەمە لە کاتێکدا هێزەمریکانی ئێران بەردەوامن لە حڵمەتی دەستگیرکردنی نەیارانیان و هاوڵاتیان بابیانووی ئەندام بوون لە موساد و کارکردن بۆ ئیسرائیل دەستگیر دەکەن. ڕۆژنامەی وۆل ستریت جورنال بڵاوی کردەوە پاش هەڕەشە بەردەوامەکانی ئێران بۆ سەر ڕافایل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ماوەی چەند هەفتەیەک دەبێت باچڕی لەژێر چاودێری و پاراستندایە. ڕادەشتن پاراستن و چاودێریکردنی گرۆسی لە ئێستادا لەلایەن یەکێکی خزمەتگوزاری ئەمنی نەمساوە دابین دەکرێت. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.